سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بۆ هیوای کە لە هەرکوێکن لەش ساغ و تەندروست و سەلامەت بن. ئەم بەیانیەش لە پرۆگرامی بەیانی 24 لەگەڵتان نەبین بە کۆمەڵێ بەرگە و بابەتەوە. بێگومان ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بێت چونکە دەزانین ئەو کارە ساتەی کە بەهۆی ئاگرکەوتنەوەیەک لە هۆڵێکی ئاهەنگێڕان بۆ هۆی گیان لە دەستدانی زیاتر لە 100 کەس ئەمە بۆ هۆی ئەوەی کە ماتەمینی گشتی ڕابگەێنرێت و ئەمەش ئەمڕۆ پرۆگراممان هەوڵەدەین زیاتر تایبەتکەین بۆ بابەتە. بانیت باش. بانیت باش سۆڤان. سڵاوتان لەبێ ئازیزان، خۆشحاڵین ئەم بەیانیە لەگەڵتانین بە هیوان هەموو لایەکمان دوور بین لە ناخۆشی و لە دەرد و لە بەڵا. خودای گەورە هەموو لایەکمان پارێزراو بکە. وەکو سۆڤان ئاماژەی پێدا ئەمڕۆ زیاتر تیشک دەخەینە سەر ئەو ڕووداوە لەسەر ئەم ڕووداوە دەوەستین. دوێنێ ڕۆژێکی پڕ چالاکی بوو، هەم چالاکی خۆشی تێدا بوو، هەم چالاکی هەم ڕووداوی ناخۆشی تێدا بوو. بەڕاستی گیان لە دەستدانی هەر مرۆڤێک ئەمە لە هەر شوەیەکی دنیا بێ جێی نیگەرانی و جێی داخ و جێی ئەسەفە چجای ئەوەی دراوسەی تۆ بێ یاخود لە تۆ نزیک بێ. بەڵام خۆشبەختانە جارێکی دیکە کوردستان وەکو هەموو جارێک دەستی هانا و برایەتی و یارمەتیدانی بۆ دراوسەکانی درێژ کرد. جارێکی دیکە لە نەخۆشخانەکانی کوردستان باوەشیان بۆ بریندار و بۆ زامدارەکان کردەوە. ناونیشانی بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 دەبینین بزانین چی تێدایە. یادی مەولودی پێغەمبەری ئیسلام لە شاری هەولێر بە گەرم و گوڕی کرایەوە. خولێکی پیشەیی بۆ 15 ئافرەتی خاوەن پێداویستی تایبەت لە شەقڵاوە بەڕێوە چوو. لە شارۆچکەیەکی ئەفغانستان هیچ قوتابخانەیەکی تێدا نییە. دوێنێ یادی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت بوو. لە زۆربەی شوێنەکان ئەم یادە بەرز ڕادەگیرێ، تایبەت لە هەولێر ئەم یادە جیاوازتر لە هەر شوێنێک و لە هەر شارێکی دیکە دەکرێتەوە. ئەمیش بەهۆی ئەوەی کە لە سەردەمی سوڵتان و زەفەرەدین زۆر بە گەرم و گوڕی ئەم یادەی کردوێتەوە. ئەمە بووە نەرید لە شارەکە تاوەکو ئێستاش بەردەوامە و ماوەتەوە. بەڵێ جاوە بۆ مێژۆکەی بۆ 800 ساڵە گەڕێتەوە کە پیرە هەولێر ساڵانە بە چالاکی جیاواز و جۆرا و جۆر ئەم یادە ئەکاتەوە. لە هەرێمی کوردستان یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام لە شاری هەولێر هاوشێوەی ساڵانی پێشوو ئەم ساڵی شەر بە گەرم و گوڕی کرایەوە و وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە لە هەموو مزگەوتەکان ڕێگەمان داوە کە یادەکە بکرێتەوە. کوردستان 24 لەم پاکێجە گەرم و گوڕی یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت دەخاتەڕ. هەمووان ڕوودەکەنە قەڵای هەولێر، هەریەکە و بە شێوەیەکی جیاواز یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام دەکاتەوە. ڕازاندنەوەی ئۆتۆمبیل یەکێکە لە شێوازەکانی یادکردنەوەکە. ئەوان بە شەقامەکانی هەولێر دەسوڕێنەوە و یادەکە دەکەنەوە. بەردەم قەڵای هەولێرە و جمەی دێت. یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام گەنج و پیر و لاو و منداڵی هێناوەتە دەرەوە. 50 ساڵە ئەمن تەمەنم جحێر بووم پارسەرە بووم ئەمن ئەو مەولودانم هەدیتینە. ئەرێ وەڵا هاتێ هەموو جێگایشی ئەو مەولودار هەبووینە. ببتە ئاوەدانی لۆ وڵاتمان لۆ نیشتیمانمان خوای گەورە بەرەکەتی زیاتر لە دوای ئەو یادی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بڕژێنی بەسەر وڵاتی مە و بەسەر وڵاتی هەموو مسلمانان. بەناوی ئەو خالیقای کە کامیلە و باکەڕان بەخشندایە و میهرەبان خاوەنی بەیتولحەرام. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاری تەواوی کردووە بۆ یادکردنەوەکە. چەند ڕۆژێک بەردەوام دەبێت لە مزگەوت و مەڵبەندە ئاینیەکان یادەکە بەرز ڕادەگیرێت. لە سای ئەو ئارامەیە لە کوردستان هەیە ئەوڕۆ کوردستان هەولێر بە تایبەتی لە هەموو شارەکانی تری عێراق جیاواز ئەو یادە دەکاتەوە و ئێمە تەوی لە هەموو مزگەوتەکان ئەو یادە ڕێگە پێدراوە. بەڵام لە هەمان کاتدا داوا دەکەین کە خەڵک هاوڵاتیانی خۆشەویست وەکو یەکێک لە پرەنسیپە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام پاک و خاوێنی بپارێزن و ئەو یادە بکەینە هاندەرێک بۆ زیاتر
خزمەتکردنی خاک و وڵات و نیشتیمان. مامۆستایانی ئاینیش ڕوو لە شوێنی یادەکان دەکەنەوە. وتنەوەی سرودی ژێکەکە لە چالاکیەکانی یادەکە دافرۆڵێکی گرنگی لە یادکردنەوەکە هەیە. مامۆستایەکی ئاینیش ڕەتی دەکاتەوە یادکردنەوەی مەولود حرام بێت. مەولود بدعانیە، علەمای ئیسلام زۆرێکیان احتمامیان پێداوە، فتوایان پێداوە، وتویانە منبعی ناساندنی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەولودی پێغەمبەرە، لەبەرەوەی ئیجازەیان داوە شتێکی ئاساییە. مێژووی یادکردنەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەر پێشەوای مرۆڤایەتی دەگەڕێتەوە بۆ سەردەمی سوڵتان مزەفەرەدینی کەوکەبی. لەو ساڵە بەدواوە ساڵانە هاوڵاتیان یارێمی کوردستان بە گەڕم و گورتر پێشوازی لەو یادە دەکەن. ئەمە لە کاتێکدایە حکوومەت یارێمی کوردستان ئامادەکاری تەواوی کردووە بۆ بەڕێوەچوونی مەراسیمەکان. وەشمە ساڵق کوردستان 24 هەولێر. ئەو گەرم و گوڕێی کە لە هەولێر دەبیندرێت لە هیچ شوێنێکی دیکە بم بۆ نێوە نابیندرێت. ئەمیش بابەتەکە تازە نییە دروست بووبی لە سەردەمی سوڵتان مزەفەرەدین دروست بووە کە یەکەمین کەس بووە لەسەر ئاستی وڵاتانی ئیسلامی یادی مەولودی داهێناوە و بم بۆ نێوە جەژنی جێڕاوە خواردنی بەسەر هەژاران دەدا بەش کردو و هەر ئەوەش بووە کە ئەو بۆتە پێشەنگی موسڵمانان لە یادکردنەوەی مەولودجا بە پێی سەرچاوە مێژوویەکان دەوترێت کە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی سوڵتان مزەفەرەدین حاکمی شاری هەولێر بووە و مزەفەرەدین لە ساڵی 1954 لە شاری مووسڵ لەدایک بووە و لە ساڵی 1223 لە شاری هەولێریش کۆچی دوایی کردووە. بابەتێکی دیکەمان هەبوو لە ناونیشانی بەرنامە باسمان کرد ئاماژەمان پێدا کە خولێکی فێربوون بۆ چەند ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەت کرایەوە. ئەمە لە قەزای شەقڵاوە بووە خولێکی فێربوونی بەرگدروی بۆ 15 ئافرەتی خاوەن پێداویستی تایبەت کراوەتەوە. جا لە خولەکە تەکنیکی جیاواز بەکار هاتۆ چکە تەکنیکەکانی بڕین و دوورین شێوازی جیاوازیان هەیە ئەوانش هەوڵیانداوە بە تەکنیکی جیاواز فێریان بکەن و دوای تاواکردنی خولەکەش بڕوانامێ هی با بڵین بەرگدوریان پێداون لەگەڵ ئەوەشە بۆی بتوانن هەر بەردەوام بن لە کارەکەی خۆیان ببێتە سەرچاوی بژێوی ژیانیش بۆیان ئامریکی بەرگدونینیان یاخود با بڵین مەکینەیەکی بەرگدورینیان بە دیاری پێشکەش بۆ و خاوەن پێداویستی تایبەتانە کردووە. خاوەن پێداویستێکی تایبەتیش کە بەشداروی خولەکەی دەڵێت حەزم لە پیشەکەیە و دەشمانەوێت پشت بە خۆمان ببەستین بۆ پەیداکردنی بژێوی ژیانمان. خاوەن پێداویستی تایبەتن و لە دەوری مێزێک کۆبوونەتەوە. دەیانەوێت لە ڕێگەی خولێکی فێربوونی بەرگدوریەوە هەنگاوە بۆ کاری داهاتویان بنێن و لەسەر پێی خۆیان بۆستن. هاونازیش یەکێکە لەو کەسانەی حەز و خولەیەکی زۆری بۆ دوورمانی هەیە و دەیەوێت بۆ بژێوی ژیانی لە داهاتوودا پشت بە خۆی ببەستێت. هەرێک لە ئێمە کە لێرا بەشداریمان کردووە ئامانجێکمانەیە ئەوش بۆیە کە لە داهاتووە بژێوی ژیانی خۆمانی پێدا بینکەین وەکردنەوەی ئەم خولانە بۆ ئێمە گرنگە. هەرێک لە ئێمە ڕەنگە ئێستا زەواجی کردبێت بژێوی ژیانی خێزانەکەی لەسەر کارێکی ئاوا پێکە دوورمانە یان هەر کارێکی تر. زیاتر لە 15 ئافرەتی خاوەن پێداویستی تایبەت لە خولەکەدا بەشداریان کردووە. لەلایەن مامۆستای تایبەتیشەوە هەمویان فێری بڕین و دوورمان و بەشێک لە دیزاینەکان دەکرێن. خولەکە بە هەمانجیە لەگەڵ وەرزش و لاوانی شارۆچکەی شەقڵاوە. ئەو کەسەی خولەکەشی بۆ ئەم ئافرەتانە کردوتەوە بە هەمان شێوە خاوەن پێداویستی تایبەتە. تاوەکو ئێستا خاوەنی دەیان چالاکی جۆرا و جۆرین وەکو هاوکاریکردن بەڵام ئەو جارە بیرمان لەوە کردەوە کە خولێک بۆ خانمانی خاوەن پێداویستی تایبەت بکەینەوە کە ئەویش بەرگدوری بوو هەمیشە لە هەوڵین بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان لەم سنوورە. ئینشاءڵڵا ئەم خولە کۆتایی بێ و خولی دیکەشەکەینەوە زیاتر پەرە بە تواناکانی خاوەن پێداویستی تایبەت ئەدەین. بڕیارە خولەکە بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام بێت و بەشێک لە تەکنیکەکان و دوورینی جلوبەرگی کوردیشیان فێر بکرێت. لە دوای تاوکردنی خولەکەش هەر بەشدار بوویەک بەڕوانامە و ئامێرێکی دوورمانی پێدەدرێت. دەستپێشخەری ئەم خولانە بەو ئامانجەیە
کەمێک لە باری قورسی خێزانە خاوەن پێداویستە تایبەتەکان کەم کاتەوە و ئاستی کارکردن و ژیانیشیان بەرەو پێشە و بات و لە داهاتوودا ببنە خاوەن پیشەی خۆیان. ئازەر فاروق، کوردستان 24 شارۆچکەی شەقڵاوە. ئەزانی هەکار ئەو کەسانەی کە کێشەی تەندروستیان نییە و سوپاس بۆخوا لە ڕووی ئەندامانی جەستەوە تەواون هەر ئەو کەسانش بڕێک بە ئەستەم دەکرێت لەم ڕۆژە سەختانەی کە دنیا بەرەو پێشکەوت نەچێت داواکارەکانمان زیاتر بێت مەتەسەڵەباتمان زیاترە بێت وا ئەکات کە تۆ زیاتر بچیتە ناو کاروباری ڕۆژان و یاخود بە ئەستەمتر کاروبارت دەستکەوێت. ئەگەر بۆ ئێمە یەک جار سەخت بێ بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دوو جار سەختە چکە هەلی کارکردن بۆ ئەوان زۆر کەمترە. زۆر ڕاستە، بەڵام دەڵێن ئافرین بۆ ئەو لایەن و ئەو دەستگا و ئەو ڕێکخراوانەی کە هەوڵ دەدەن خولێکی پیشەی بۆ خاوەن پێداویستانی تایبەت بکەنەوە یاخود دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنن. ئەمە هەم لە ڕووی مرۆڤ دۆستیەوە کارێکی گەورەیە، هەم لە ڕووی ئاینیەوە کارێکی گەورەیە، هەم لە ڕووی نیشتیمانیشەوە تۆ یارمەتی کەسێک دەدەی کە هاوزمان و هاونەتەوە و هاونیشتیمانی خۆتە لە هەمان کاتدا کەسێکە پێویسترە لە کەسانی ئاسایی لە کۆمەڵگە. ئەمە جێگای دەستخۆشیە. بەڵێ جا زۆر گرنگە دەبینین لە کارتە تایبەتەکان هەندێک خاوەن کۆمپانیا هەن کە هەڵدەسن بە ئەنجامدانی ئەوەی کە ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەیانگرنە ژێر پەڕووباڵی خۆیان لەوێ با بڵین سەرقاڵی کارێکیان دەکەن. بە تایبەتی کۆمپانیای زێن لە ماوەی ڕابردوو بوو کە هەکار بۆ ئەو کەسانەی کە کورتە باڵا بوون هەلی کارێکی لەو شێوەیە ڕاگەاند و بەشێکی زۆری لەو کەسانە دامەزران لە لای خۆی. جا ئەمە جێی دەستخۆشیە بۆ هیوایی کە وەک هەکاری هاوکارم ئاماژەی پێکرد هەموو یەکێک لە ئێمە کە لە ئاستی خۆمانە ئەتوانین ئەگەر ئەزانین ئەتوانین کارێکمان پێ بەڕێوە ئەبرێت یاخود خاوەن کارێکی خۆمانین ئەوە لە کاتێکا کە دەزانین لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستی زۆرمان هەیە کە هێشتا هیچ هەلێک کاریان بۆ نەڕەخساوە هاوکاریان بکەین و بتوانین بیان خێنە ژێر پەڕووباڵی و ئیشێکی خۆمان هەمانە. جا ڕاستە. جا بە بڕۆین بۆ بابەتێکی دیکە سیرکەین بزانین کەش و هەوای شارەکانی کوردستان چۆنە بەرەو گەرمی ڕۆشتووە لەم یەک دوو ڕۆژە یاخود تۆزێک دابەزیوە دەبینین بزانین بە شێوەکە.
چەند ساڵانەی دوایی بە تایبەتی لە باڵێن کابینە نوێی حکوومەت یاریمی کوردستان گرنگی زۆری بە بژانەوەی کەرتی گەشتیاری و فرە سەرچاوەکردنی داهات داوە بۆی بتوانین داهاتی ناوخۆ زیاتر بکەین. بەڵێ جا یەکێک لەو با بڵێن پایانەی کە ئەکرێت لەسەری بیر لەوە بکرێتەوە ئابوووریەکی هەمە چەشنمان هەبێت و فرە چەشنمان هەبێت ئەوە کەرتی گەشتیاریە و گرنگیەکەشی لەوەیە تۆ بتوانی گەشتیانی بیانی بێنی بۆ ناو کوردستان. گەشتیاری ناوخۆیی تا ڕادێگە لە ناو وڵاتن دەکرێت خزمەت گوزاری تایبەتیان هەبێ، بەڵام بۆ گەشتیاری بیانی ئەبێ زۆر بە تایبەتتر بێ بۆی کە هەم کوردستان بناسێنرێت هەم ببێتە سەرچاوەیەکی داهات. هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بە گشتی و بە تایبەتی پارێزگای هەولێر ڕۆژ بە دوای ڕۆژ ساڵ بە دوای ساڵ لە زیادبووندایە. لە ساڵی 2020 لەگەڵ ئەوەی کە کۆرۆنا هەبوو هاتنی گەشتیاران هەندێک سنووردار بوو، بەڵام زیاتر لە 880,000 گەشتیار ڕۆیان لە شوێنە گەشتیارەکانی پارێزگای هەولێریان کرد. لە ساڵی 2021 دوای نەمانی کۆڤید-19 ئەم ڕێژەیە هەندێک زیاتر بوو، زیاتر لە 1,975,000 گەشتیار سەردانی پارێزگای هەولێریان کرد. لە ساڵی 2022 ئەم ڕێژەیە زیاتر بوو، زیاتر لە 2,752,000 گەشتیار سەردانی شوێنە گەشتیارەکانی پارێزگای هەولێریان کرد. لە 8 مانگی یەکەمی ساڵی 2023 زیاتر لە 1,491,000 گەشتیار سەردانی هەولێریان کردووە. ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە کە زیاتر لە 421,000 گەشتیار لەم گەشتیارانە گەشتیاری بیانی بووینە. ئێرە کوردستانە، شەقڵاوەیە. ئەوەی کە وای کرد ئەو هەموو گەشتیارە بێنە هەرێمی کوردستان گرنگی پێدانی سەرۆک وەزیران بوو بە کەرتی گەشتیاری، هەر بۆیەش وەبەرهێنەران زیاتر ڕۆیان لە کەرتی گەشتیاری کرد. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زیاتر لە 40 پرۆژەی گەشتیاری بە سەرمایەی زیاتر لە 7,300,000,000 دلار مۆڵەتی وەبەرهێنانیان وەرگرتووە و پرۆژەی وەبەرهێنانیان لە هەرێمی کوردستان ئەنجام داوە. بۆیە ڕۆژ بە دوای ڕۆژ پرۆژەی گەشتیاری گەورە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن. پێشتر 180 ئەو گەشتیارانەی سەردانی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان و هەولێریان دەکرد لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دەهاتن. 110 ناوخۆ 110 بیانی بوون. بەڵام لە 8 مانگی یەکەمی ساڵی 2023دا سەروی 135 گەشتیاری بیانی بووینە و ئامانجیان ئەوەیە کە ئەم ڕێژەیە بوو 2 ئەوەندە زیاتر بێتن. چەندین جۆری گەشت و گۆزار لە جیهان هەن. بەشی هەرە زۆری ئەم جۆرە گەشت و گۆزارانە لە هەرێمی کوردستانیشان، چ گەشت و گۆزاری ڕامیاری بێ، کلتوری، ئاینی، دیروکی، هەموو جۆرەکانی خۆی لە هەرێمی کوردستان هەن. هەموو هەوڵێکیش بەرەو ئەوەیە کە ئەم جۆرە گەشت و گۆزارانە لە هەرێمی کوردستان پەرەی زیاتری پێ بدرێتن.
ئەمەش ئەوە دەگەێنێت کە هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بەبوونی چەندین جووری و شوێنی گەشت و گۆزاری. هەر ئاوادان بێ کوردستان لە هەموو بوارەکانە ماوەی چەند ساڵێکە پێشکەوتنی باشی بەخۆ بینیوە چ لە گەشتیاری چ لە پرۆژە خزمەت گوزاریەکان چ لە پرۆژەکانی پەروەەردە بە هەموویەوە ئەگەر سەیرێکی هەرێمی کوردستان بکەیت لە چاو چەندین ساڵ لەمەوبەر ئەو پێشکەوتنە بەرچاوە بە جوانی هەستی پێیەکەیت. جا دێنە سەر بابەتێکی دیکە بابەتێکی پەروەردەیە باس لە چیرۆکی شارێک دەکەین شارۆچکەیەک بە ناوی شارۆچکەی خاچی جەبار لە ئەفغانستان سۆڤان کە ئەم شارە قوتابخانەی تێدا نییە. ئێمە زۆر جار لە هەرێمی کوردستان دەبینین لە هەندێک بابەت کەم و کوڕی هەیە پێویستمان بە دابینکردنی کەلوپەلی زیاترە بەدەستێنانی مافی زیاترە بەڵام خۆشببختانە لایەنە پەروەردەیەکە فەرامۆش نەکراوە و بۆ هەموو گوندێکیش ئەگە گوندی بچووکیش بێ قوتابخانەی لێیە. بەڵێ جا ئەگەر بەراوردێ بکەین هەکار لە نێوان باسی بابەتی پەروەردەیی تەنانەت لە هەرێمی کوردستان نەک گوندەکان کە ئەگەر 5 ماڵیشی تیابێ ئەوە مامۆستا هەیە و دەچێتەوە قوتابخانیان هەیە. تەنانەت ئێستا حکوومەت یاریمی کوردستان بۆ خانەوادەی کە ڕەوەندن بۆ نمونە لە پاییزان لە شوێنێکن لە زستانان لە شوێنێکی دیکەن مامۆستای تایبەتی بۆ ئەوان دیاری کردووە دەستنیشان کردووە کە لە کاتی وەرزی خوێندنە لەگەڵ خانەوادە ڕەوەندەکانە بن. ئەمە زۆر زۆر گرنگە جا باسی ئەم شارۆچکە دەکەن خاچی جەبار کە لەم شوێنە قوتابخانە نەبووە بەڵام قوتابخانەیەکی بنەڕەتی هەوڵ دەدرێت بۆیان دروست بکرێت گەنجێکی تەمەەن 25 ساڵان دەوێت منداڵانی ناوچەکە فێری خوێندنەوە و نووسین و زمانە بیانیەکانیش بکات. هەستاوە بە دەست پێشخەریکردن چونکە ئیتر قوتابخانیتیانی ئەو شارۆچکەیە و ئەم دەست پێشخەری بۆتە جێگەی دڵخۆشی خەڵکی ناوچەکە. ئێستا زیاتر لە 250 منداڵی کوڕ و کچ سوودمەندن لە پرۆژەکە. بەرێوان لە دبستانەیە ئەڤژی جهێ خوێندناوانە بدەهانش زارۆکن ئەفغانی دە هەفتەیەدا 3 ڕۆژان لەوی جهێڤەکری دگهنە هەف ji bo wergirtina waneyan. Li wîlayeta Xakî Cebbar dibistan nînin lê gencekî 25 salî berpirsiyaretiya xwendina zarokan hilgirt û bi destpêşxeriya dibistaneke gerok rabû. Divê dibistan bên avakirin û keç û kur di nav de fêr bibin. Divê perwerde li gorî pîveran bin. Da ku pikêrî pêşroja wan were. Rojane kwalitiya perwerdeyê xirabtir dibe. Pêwîstiya me bi mamoste û rêbazên xwendinê yên pîşeyî heye. Piştî kontrolkirina Efganistanê ji aliyê Taliban ve xwendina keçê hate qedexekirin. Lê li Cem û Wezîrxan niha di navbera 200 heta 300 keç û kur bi hev re amade dibin ku temenê wan di navbera 5 û 11 salan de ne. Pêwîstiya me gelek bi dibistanan heye. Ez berpirsim ser vî gundî û ji we re dibêjim ku ti dibistan nînin. Valahiyeke meziniya perwerdeyê heye, zarokên me keç û kur bê xwandin mane. Yek ji zehmetiyên li pêşiya Wezîrxan komkirina pereya ji bo kirîna pirtûkan ji zarokan re. Lewma ew hewl dida alîkariyên darayî jê sermayedar û kesên dewlemet li Efganistanê kom bike. دەکرێت سۆڤان لە هەموو کەرتێک لە هەموو بوارێک تۆ کێشە و گرفتت هەبێ بتوانی لە داهاتوو چارەسەری بکەیت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لە دوو کرد بە بڕوای من کێشت نەبێ ئەنی بەردەوامی لە کارکردن پەروەردە و تەندروستی چونکە مرۆڤ تەندروستێکی باشیە بێ دەتوانی فێریش ببێ کە پەروەردەشت هەبوو دەتوانی ئەو کێشانێک کە لە کەرتەکانی دیکە هەیە لە داهاتوو بە هەر شێوازێک بێ چارەسەری بکەیت. بەڵێ بۆیە ئەو دووکەرتی زۆر گرنگن کە دەکرێت لەسەر بنەمای ئەو دووکەرتەی دیکەی هەموو پێشکەوتنەکانی تر لە وڵاتە بەرچاوەکەیت و دەبینرێت چونکە ئەگەر
کەسێک تەندروستی تەواو نەبێت یاخود خەڵکی ئەو ناوچەیە تەندروستێکی باشیان نەبێت هەموو خزمەتگوزاریە تەندروستەکان بەردەست نەبێت و لە ڕووی پەردەوەردەیشەوە پێش نەکەون ئەوە دەبینیت کە ئەو وڵاتە لە جاتی بەرەو پێشەوە بچێت بەرەوە دواوە دەگەڕێنەوە. هەر تایبەت بە دوێنێ وەکو ئاماژەمان پێدا لە سەرەتای پرۆگرام دوێنێ ڕووداوێکی زۆر ناخۆشی جەرێک بەر بڵاو کرایەوە ئەمیش ئەو ڕووداوە بوو کە لە حەمدانی ڕوویدا لە ئاهەنگێکی هاوسەرگیری لە حەمدانی سەدان کەس گیانیان لە دەستداوە زیاتر لە 200 کەسی دیکە بریندار بوو چیرۆکی تراژیدی زۆری بە دوای خۆی بەجێشت ئەمە دەیبینین ئەم ڤیددیۆیەی ئێستا دەبیندرێ ئەم گرتەیە ئەمە ڕاستە و خۆیە کریسیانەکانی حەمدانێک کۆبوونەتەوە نزا بۆ بریندارەکان دەکەن بۆ زوو چاک بوونەوە و نزای خێریش و لێ خۆش بوون بۆ ئەو کەسانە دەکەن کە گیانیان لەدەستداوە. بەڵێ جا ئەو ئاهەنگا کە ئاهەنگێکی هاوسەرگیری بوو لە حەمدانیە سەدان چیرۆکی تراژیدیای دوای خۆی جێهێشتووە جگە لە دەیان کەسی کە لەوێ بەشێکیان هەیە با بڵێن تا ئێستا بێسەر و شوێنن و زیاتر لە 50 منداڵ لە کارەساتەکە گیانیان لەدەستداوە ئەوەی کە زانیاریەکان لە میدیاکان بڵاو کراوەتەوە هاوکارانی ئێمەش لەوێ بوونە باسییان لەوا کرد کە زۆربەی قوربانەکان منداڵان و ئافرەتان بووە و تاوکو ئێستا ئەو چارەنووسی و کەسانەی کە دیار نییە 50 کەسن کە بە نادیاری چارەنووسیان تاوەکو ئێستا دیار نییە و کە لە کوێن و بێسەر و شوێنن بەداخۆ بەو هیوایان هەموو ئەوانەی کە تاوەکو ئێستا نەدۆزراونەتەوە چ بە برینداری بێت چ بە تەندروستێکی باش بێت چ بە مردووی باش شێوازێک بێ بدۆزرێنەوە و ڕادستی کەس و کاریان مەکەن ئەوانی کە لە ژیاندا ماون خۆشبەختانە جارێکی دیکە ئێمە لە هەرێمی کوردستان توانیمان دەستی یارمەتی دەستی هاوکاری بۆ بەشێک لە بریندارەکانی ئەم ڕووداوە درێژ بکەین بێگومان ئەمە لایەنە مرۆڤ دۆستەکەیەتی ئەوەیە کە مرۆڤ چۆن دەتوانێت یارمەتی دراوسەی خۆی یارمەتی مرۆڤێک بدات. بەڵێ جا هەر بە فەرمانی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان فەرمانی کرد کە ئامبولانس بۆ شوێنە بنێرێت نەخۆشخانەکانی هەولێر یاخود نەخۆشخانەکانی یاریمی کوردستان دەرگاکانیان واڵا بێت بۆ برینداران و قوربانیان ئەوە بوو تەنانەت نەک لەلایەنی حکومیەوە بەڵکو لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیشەوە بە هەمان شێوە تیمی تایبەت نێردراوە کە یارمەتی ئەو کەسانە بدەن کە خانەوادەی لێ قەوماوەکانن لە بەردەمی نەخۆشخانەکانن تەنانەت دوێنێ خواردنیان بۆ ئامادە کردوون چونکە خانەوادەی قوربانیەکان لە بەردەمی نەخۆشخانەکان چاوەڕوانی ئەوەن کە بزانن بارودۆخی قوربانەکان چی لێ دێت دۆخی تەندروستیان چییە بۆیە لەوێ خواردنیان بۆ ئامادەکراوە خواردنی ئامادەکراویان بۆ نێردراوە جگە لەوەی کە لە ڕووی پێداویستی پزیشکیشەوە هاوکاری نەخۆشخانەکانیان کردووە. جا بەشێک لە بەرپرسان و پارێزگار و وەزیری تەندروستی و لایەن ئەوانەی کە پەیوەستن بەم بابەتە سەردانی بریندارەکانیان کرد لە نزیکەوە چاودێریان کردن و داوایان کرد هەرچی پێویستە بۆیان دابین بکرێ نەخۆشخانەکان لە شاری دوهۆک لە شاری هەولێر دەرگیان واڵا کراوە ژمارێکی زۆر لە برینداران زیاتر لە 40 برینداری ڕووداوەکە لە نەخۆشخانەی شاری هەولێرن نزیکە 40 برینداریش لە نەخۆشخانەن لە شاری دوهۆک و پزیشکان کارمەندانی تەندروستی بە تەواوی لە ئامادەباشیدان بۆ خزمەتکردنیان بۆ چارەسەرکردنیان پێم وابوو دوێنێ لە ڕووداوەکە یەکێک لە منداڵەکان لە نەخۆشخانەیەکی دوهۆک جانی دەستدا یەکێکیشیان لە شاری هەولێر بە هەمان شێوە ئەوانی تر تاوەکو ئێستا لە ژیان داماون بەشێکیان باری تەندروستیان زۆر خراپنیە هەندێکیشیان لەژێر چاودێری چڕدان بەڵام خۆشبەختانە کارمەندانی تەندروستی دکتۆرەکان لە هەوڵدان بتوانن چارەسەری پێویستیان بۆ بکەن. بەڵێ جا بۆیە هەر ئەو وێنانەی کە دەیبینن پێوەستە بەو کارەساتەوە کە نزایان بۆ دەکەن نزای بە کۆمەڵ بۆ قوربانیانی ڕووداوەکەی حەمدانیە دەکەن کۆمەڵە لە کریسیانەکان بۆ ئەو قوربانیانەی کە ئێستا لە نەخۆشخانەکانن لە ژێر چاودێری چڕدان و لە خوددا دەپاڕێنەوە کە بە سەلامەتی لە نەخۆشخانەکان بێنە دەرەوە چونکە ئەگەر سێرێک بکەین هەکار بەشێکی زۆری ئەو خانەوادانە بە شێوەیەک ئاهەنگ دەگەڕن یاخود ئەو ئاهەنگە کۆمەڵایەتیانەی کە خۆیان هیانە کریسیانەکان زۆر بە کۆمەڵ لە شوێنەکانە کۆ ئەبنەوە باس لەوە دەکرێت کە بە 1000 کەس لەو شوێنە بوونە و ئەو هۆڵە هیچ مەرجێکی تەندروستی یاخود مەرجێکی پارێزراوی تێدا نەبووە بۆیە خاوەن هۆڵەکەش بەرپرسیارە لەو ڕووداوە و بەرپرسیاری ئەو ڕووداوەیە ئەبێ بە دواچوون بکرێت و
کەم تەرخەمان بدرێنە دادگا چونکە ئەمە بۆ بڵین یەک کەس و دوو کەس ناگەڕێتەوە بڵین ئەم کارەساتە بووە ڕووداوێ بۆ یەک بۆ دوو کەس ئەمە تراژیدایەکە کە کۆمەڵی خەڵک لە کاتێکا کە خۆشیە و ئاهەنگیان گێڕاوە لیان بووە بە شیوەن و گریان بەداخەوە ئێمەش لەگەڵ ئەمانە لەگەڵ کەسوکارەکانیان نزای زوو چاکبوونەوەیان بۆ دەکەین خودای هەموو ئاینێکە خودای هەموو مرۆڤێکە لە هەر ئاینێک بی کاتێک لە حاڵەتێکی زۆر دژوار و سەخت نزا و پاڕانەوە داوا لە خودای گەورە دەکەی خودای گەورە بە هیوام کە وەڵامیان بداتەوە و نزا شفای خێر بۆ ئەو بریندارانە بنێری ئەمانە دیمەنی ئەو شارۆچکەن کام ڕووداوی تێدا ڕووداوە کە لە حەمدانیە بووە لە ئاهەنگێکی هاوسەرگیری کە زیاتر لە 1400 کەس تێدا لە هۆڵەکە ئامادە بوون ژمارێکی زۆر بوونە قوربانی کە بەشێکیان گیانیان لەدەستدا و بەشێکیان زامدار بوون بەشێکیان تاوەکو ئێستا نەدۆزراونەتەوە ئەوەی کە زیاتر وا دەکەم مرۆڤ ڕاچڵەچێنێ ئەوەیە کە لەوانەی کە بوونەتە قوربانی نزیکەی 50 کەسیان منداڵن کە گیانیان لەدەستداوە لە کاتێک ڕووداوێکی لەم شێوەی ڕوودەدات ڕەنگە ئەوانەی کە بەتەمەن گەورن بتوان فریای خۆیان بکەن بەڵام منداڵەکان تۆزێک هەز دەکەی گوناهکەی يقبل هذا القربان من أيدينا نحن الخطأ على المذبح الروح الذي فوق السماء تجاوز واعف واصفح اللهم عن خطايانا وآثامنا ومعاصينا وعن جميع الذين يدعونك ويتضرعون إليك من أنصار بەڵێ لە خودای گەورە داواکارین کە هەروەکو ئەوان نزا دەکەن نزاکانیان قوبول ببێت و هەر کەسێک لە ئێمە کە ئێستا بینەری ئەم دیمەنانە دەبنون لە دوێنێەوە لە تۆڕە کۆمەڵایەتیان تەواوی یاخود لە ڕێی میدیاکان و تەواوی وردەکاریەکانی ئەم ڕووداوایان بینیوە لە خودای گەورە داوا بکەن کە کەسوکاری ئەو کەسانی کە قوربانیان هەیە لە نەخۆشخانەکان یاخود ئەوانی کە ئازیزێکیان لە دەست داوە ئەوە سەبووری و ئارامی بەدڵی ئەوان بگەێنێت وە قوربانیەکان شفا بدرێن و بگەڕێنەوە ناو ماڵ و منداڵی خوان جا ئەها کارێکێک لەوانی کە کارەساتەکە ئەوەندەی تر قۆڵ ئەکات ڕەنگە هەندێک کارەسات هەیە بۆ نمونە ئەڵێ بە ڕووداوێکی هاتوچۆ بووە شکاویتیایە کەسەکە با بڵێن لە جەستەیە بەڵام ڕووداوی سووتانن لە هەموو ڕووداوەکانی تر من وەکو خۆم ئاوهایی بیرم زۆر ناخۆشترە لە ڕووداوێکی دیکە چونکە مانەوەی ئەو کەسانش لە دوای ئەوەی کە چاکیش ئەبنەوە هەمیشە بە جەستەیانەوە شوێنی ئەو سوتاویە ئەمێنێت ڕەنگە هەندێک جار شێوانی بەڵێ ئەوانە کە دەمێنن ئێستا کە لە ڕووی زانستیەوە تۆزێک چارەسەر هەیە دەتوانێت هەندێک لە بۆیان با بڵێن چارەسەر و کاکێشەکانیان ئێمەش لەگەڵ ئەوان نزا دەکەن وتت بە هیوان کە بریندارەکان بە زووترین کاتشفایان بۆ بێ هەر لەسەر ئەم بابەتە میوانمان لەگەڵ دەبێت نەک تەنیا با بڵێن ئەم ڕوودا بە کوی ئەوە حاڵەتەکانی سووتان حاڵەتی سووتان و کارەساتەکانی سووتان و بەهاناوەچوون و فریاگوزاری چارەسەریەکان دەبێتە تەوەری ئەمڕۆی بەیانی 24 لەگەڵ بەڕێز دکتۆر ڕەوەند مشیر حەوێزی بەڕێوەری نەخۆشخانەی ئێمەرجنسی لە هەولێر قسە دەکەین دکتۆر ڕەوەند بەیانیت باش و سڵاوت لەبێ ئەم ڕووداوە چەند بۆ ئێمە کە ڕووداوێکی ناخۆشە دڵنیان بۆ ئێوە دوو ئەوەندە و زیاتریش ناخۆشە چونکە ئێوە لە ناو حاڵەتەکەدان بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئێوە لە نەخۆشخانەی ئێمەرجنسی چۆن لە هەوڵدان بۆی بتوانن چارەسەر بۆ بریندارەکان بکەن
مەساتەکانی هەر لەو کاتێک کە ڕووداوەکە ڕوویدا ئەو ڕووداوە نەخوازراوە ئێمە ئاگادار کراینەوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بە پێڕێنماییەکان لەو ساتەوە ئەمبۆلانسێکی زۆر ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کرا کە بە خۆشحاڵیەوە تیمەکان زۆر کارامە بوون بە زووترین کات زۆربەی بریندارەکانیان گواستەوە نەخۆشخانە ئێمەش کە وەکو تیمی نەخۆشخانەی مێردووسی و بەشی سووتان و بەشەکانی تریش هەمووی لە ئامادە باشیدا بووین لە ڕاستیدا پاش چەند سعاتێک 2 سعات پاش 3 سعات پاش ڕووداوەکە نەخۆشەکانمان وەرگرت کە بەداخەوە زۆربەیان سووتانێکی زۆریان هەموو لە جەستا دوتان بڵێن زۆر بەشان ژن و منداڵ بوون و بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک چارەسەر و پۆلیریان بۆ کرا پۆلینەکانەوانی کە زۆر باریان ناجێگیر بوو زیاتر لە بەشی چاودێری چڕ داخلکران و چارەسەری پێویستان بۆ کرا بەڵێ بە ماوەکی زۆر کەم هەموو نەخۆشەکان چارەسەری پێویستان وەرگرت و لە شوێنی مەبەست داخل کرد. باشە دکتۆر ئەگەر بکرێ ئامارێکی ورتر چونکە جەنابتان بەڕێوەبەرین لە نەخۆشخانەی ئەمەرجنسی ئامارە وردەکان لە لای جەنابتان هەیە با بزانین ژمارەی ئەو کەسانی کە حاڵەتیان باشە چەندێکە ئەوانی کە دۆخیان زۆر مەترسیدارە و لەژێر چاودێری چڕدان چەندێکە و چەندی کێشان هەیە کە تەنیا بەس بە هۆی دووکەڵی ئاگرکەوتنەوەکە کاریگەری کردوتە سەر تەندروستیان و دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو نەخۆشخانە بەجێ بهێڵن. بەڵێ ئەگەر بە دەقیقی بڵێن ئامارەکان ئەمە دەتوانین بڵێن زیاتر لە چل نەخۆش زیاتر لە چل نەخۆش سەردانی نەخۆشخانەیان کرد لەم ژمارەیە تقریباً ئێستا لە ئێستا لە کاتی ئێستادا 20 نەخۆشمان داخلە دویان لە بەشی چاودێری چڕن کە باری تەندروستیان جێگیر نییە و هەروەها ئەوەکانی تر لە ڕەتەکان داخل کراون کە دەتوانین بڵێن تا ڕادێک باری تەندروستان جێگیرە لە ئێستادا. باشە کاک دکتۆر ئێمە لە دوێنێشەوە لە ڕابردوش هەرگوێمان لێبوو لە میدیاکان کاتێکا ڕووداوێکی سووتان ڕوودەدا حاڵەتێکی سووتان ڕوودەدا ڕۆژنامەنووسەکە یاخود دکتۆرە بەڕێزەکان باس لەوە دەکەن ئەمە پلەی سووتانی 150 چلا یاخود نمرەیە کە نمرە 2 ئەمانە چۆنە مەترسیەکانی ئەم پلانە چیە لەسەر ئەو کەسانی کە تووشی سووتان دەبێت؟ بەڵێ لە حالەتی سووتان بەڕاستی دوو هۆکاری زۆر سەرەکی کە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر ژانی مرۆڤەکە ڕێژەی سووتانەکە بۆ نموناگە ڕێژەکەی لە 25یان لە 30 تێپەڕ ئەمە پێ دەڵێن سووتانی گەورە واتە یعنی سووتانێکی گەورەیە کە دەتوانین بڵێن زۆر تاثیر کاریگەری لەسەر ژانی دەبێت و هەروەها پلەی برین دەرەجەی سووتانەکە یان قۆڵی سووتانەکە ئەمە کە بە کوردی دەڵێن پلەیەک پلە 2 پلە 3 یعنی ئەو بەشێک کە پیست ئەگەر بێت و بەشێکی زۆر ڕووکەشی واتە بەشێکی کەمی سووتانەکە بیگرێتەوە ئەمە ترسناکەی کەمترە بەڵام ئەگەر بێت و دەرەجە 3 بی و یان دەرەجە 2 قۆڵتر بێ ئەمە زیاتر کاریگەری لەسەر ژیان و چارەسەرەکان دەبێت بۆ نمونە دەرەجە 1 دەرەجە 2 لەوانەیە دەڕۆژ هەفتە دەڕۆژ زیاتر نەمینێتەوە لە نەخۆشخانە بەڵام ئەوانی کە دەرەجە 3 واتە هەموو پیستەکان سوتاوەیان لە ناوچووە ئەمە لەوانەیە بە مانگ ببینێتەوە ئەمانە نەشتەرگەریان پێویستە بۆ خاوەنکردنەوە و هەروها لە دواتر دەبێت پیستان بۆ دابدرێتەوە لەبەرەوەی پیست لەشی مرۆڤ توانای دروستکردنی پیستی نابێتەوە لەو کاتەدا دەبی زەڕع واتە چاندنی پیستی بۆ بکرێت. باشە دکتۆر ئەگەر کەسێک با بڵێن تووشی حاڵەتێکی سووتان بوو هەندێک جار دەبینین دەڵێن لە چارەسەرە سروشتیەکان و گیایەکانیش چارەسەر هەیە و دەکرێت بەکاربێنرێت ئێستا چارەسەرە نوێەکان لە بواری پزیشکی زۆر پێشکەوتون تا چەندە دروستەکە هەندێک کەس پەنا دەبەنە سەر چارەسەرە گیایەکان و ڕووەکیەکان بەکاری دێنن چۆن ئەڵێن با بڵێن دەرمانە کوردەواریەکان.
بەڵێ پرسیارێکی زۆر لە جوانە بەڕاستی من زۆر لە مێژە ئەو بابەتە زۆر کاریگەری لەسەر نەخۆشان هەیە لە ڕاستیدا چەندەها نەخۆش جانی لە دەستداوە بەهۆی دانانی ئەم جۆرە دەرمانانە کە بە پێی دەڵێن دەرمانی کوردەواری کە خەڵکانێکی نابەرپرس خەڵکانێک کە هەر خوندەواریشان نییە خەڵکانێک کە هەنا لە بنچینەی سووتان و سۆنیەتی چارەسەرکردن سووتان نازانن و دەست بۆ ئەو کارە دەبن کە بەداخەوە ژمارەیەکی زۆر مرۆڤمان لە دەستدا بە کە بە سووتانێکی زۆر کەم هەبووە لە ١٠ دەستەی سوتاوە یان لە ١15 دەستەی سوتاوە جان لە دەستداوە لەبەر ئەوەی ئەم مادانە کە دادەندرێن بە شێوەیەکی زانستی نینە زۆر بەشیان پیسن یعنی بەکتریا و ڤایرۆساتی تێدایە کاتێک کە لەسەر جەستەی نەخۆش ئەوانەی کە پلەسێنە بە تایبەت کە دادەندرێت دەبتە هۆی ژەهرایی بوون و ژەهراییبوونی بەکتری و بە ماوەیەکی کەم دەخۆشەکە جان لە دەست دەدا و زۆربەی خەڵک ئەوانەی کە دەرەجەیەکن دەرەجە دوونە یان پلەیەک و پلە دوو بەڕاستی بە شوشتنەکی احتیادی بە ئاو و سابوون بشورێت ڕۆژانە چەند کرێمەکی باش هەیە لە دەرمانخانەکان ئەم کرێمانە بەکار بێت 5 ڕۆژە تا هەفتێک دەڕۆژ بەخۆی چادەبی پێویستی زۆربەی خەڵک وا تێدەگات کە هۆکارەکە ئەو دەرمانانەیە بەر لە ڕاستیدا ئەو دەرمانانە هیچ کاریگەری چنیە تەنانە زۆربەیان زۆر ترسناکن و داوا دەکەم لە هەموو خەڵک لە هەموو هاوڵاتیان خۆیان دوور بگرن لەم جۆرە دەرمانانە چونکە بەڕاستی ئێمە کە لە ماوەی زیاتر لە 20 ساڵ 25 ساڵ لەم بوارە کە لە نەخۆشخانە نەخۆشان دەبینین زۆربەی ئەوانەی کە پلەسێنە بە لە کۆتا جان لە دەست دەدەن بەهۆی ئەو دەرمانانە باشە کاک دکتۆر ئاماژت بە بەشێک لە ئامارەکاندا کە دوو لە نەخۆشەکان لە حاڵەتی مەترسیداردان زیاتر لە 20 نەخۆشیش تاوەکو ئێستا لە نەخۆشخانە مامنێتەوە لە دوێنێەوە کاتێک کە نەخۆشەکان هێنران بۆ نەخۆشخانەی ئێمەرجنسی چەندیان ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە و هیچ نەخۆشێکە بۆ گیان لە دەست بدات لە ڕاستی لە بابەتی جان لە دەستدان لە نەخۆشخانەی ما هەتا ئێستا نیمانە جان لە دەستدان بەڵام لەوانەیە لە نەخۆشخانەکان ئەوانەی کە چاودێری چڕ لە نەخۆشخانەی لالاف لەوانەیە جان لە دەستدان هەبوو بێت لەبەر ئەوانەی کە ڕەوانەی وێکران باری تەندروستیان ناجێگیر بوو و ئەوانەی کە ئێستا لە لای من تەنها دویان لە چاودێری چڕن دەتوانین بڵێن تا ڕادەیەک ناجێگیرن زۆربەی وەکو باسم کرد زیاتر لە چل نەخۆش سەردانی ئێرەیان کردووە یعنی بەشێکی زۆریان سووتانێکی کەمیان هەبوو یان هەندێکیان تەنها توش تەنگە نەفەسی بوون بەهۆی ئەو غازە ژەهراویانەی کە لە هۆڵەکە بەرکەوتنیان هەبوو و ئەوانی تریش سووتانێکی سادیان هەبوو چارەسەری پێویستان بۆ کرا و ڕەوانەکرانەوە باشە دکتۆر لە چۆن دەوترێت لە کۆڵینەوە سەرەتایەکان وەکەوەیش کە لە ڤیدۆکان دەرکەوتووە بنمیچی ئەو با بڵێن قاعی هۆڵەکە با بڵێن کەوتۆتە خوارەوە بەسەر خەڵکەکەیە هەمووشی مادەی پلاستیک بووە کە کەوتۆتە سەریان دەمێ بزانم لەبارەی سوتاویەوە ئایا بە هەر شتێک بسووتێ با بڵێن مرۆڤ بە شتێک بۆ بڵێن بە ئاوی گەرم بە ئاوی کوڵاو یان بە نەوت یان بە مادەیەکی لەو شێوەی کەوتۆتە سەری چارەسەرەکان هەمان چارەسەرن یاخود سوتاویەکان قۆناغەکانی هەمان قۆناغ 1 و 2 3 یان بە چ شێوازە چارەسەر وەرەگرن کامیان مەترسیدارترن لە چارەسەر وەرگرتنە کامیان زووتر چاگە بنەوە بەڵێ هۆکاری سووتان هەر شتێک بێت نەتیجەکە ئەوەیە پیستەکە دەسووتێ بە پلەیەک یان دوو یان سێ بەڵام سووتان بەهۆی ئاگرەوە سووتان بەهۆی مادە کیمیاویەکانەوە سووتان بەهۆی کارەبایی برێ ڤۆڵتەی گەورەی ئەوانەی کە لە دەرەوە تووشی ڕووداوی بەرکەوتنی کارەبایی ڤۆڵتی گەورە دەبن تەبعاً ئەمانە چارەسەرەکان قورستر دەبێت و عادەتەن پلەکانیان زیاتر دەبێت پلە سێ یان پلە دووی قۆڵ دەبێت بەڵام سووتان بە ئاوی گەرم و بە شلەمەنیەکان دەتوانین بڵێن تا ڕادەیەک چارەسەریان هاسانترە ئەگەر بێت و بەرکەوتنەکەیان کەمتر بێ یان ڕێژەکان کەمتر بێ باشە کاک دکتۆر وەک دەزانین وەخاڵێکی تر ئەو سووتانانێک کە لە هۆڵەکان هۆڵە داخراوەکانیان لە غورفەیەکی داخراو
مشکلێکی زۆر گەورە لەوانە کە غازی ژەهراوی هەیە ئەمە پێی دەڵێن غازی یەکەم ئۆکسیدی کاربۆن یان سیانایت ئەم غازانە جاری وایە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەبنە هۆی جان لە دەستدانیان ئەوەتە ژەهراوی بوون و هەندێک جارە ئەو ئاگرەی کە بە دەموچاویان بەڕاستەوخۆ بۆ بەشی سەرەوەی هەناسەدان دەبێتە هۆی ئەستوربوونی ڕێڕەوی هەناسە و لەوانەیە نەخۆشەکە زوو جان لە دەست بدایان بکوچێ. بەڵێ دکتۆر ڕەوەن ڕەنگە حاڵەتی سووتان جیاواز دەکە هەر ڕووداوێکی دیکە چەند ماکێک لە دوای خۆی بەسەر لاشە و جەستەی نەخۆشەکە جێبێڵێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو ماکانەدا بکرێ ئایا چ جۆرە سووتانێک هەیە پێویستی بەوە نابێت کە ماک بە دوای خۆی جێبێڵێ پێویستی بە چارەسەر نابێت بۆەوەی شوێنەکان و ئەو شوێنانی دوای سووتان هەنا قەتماغەکانی چارەسەر بکرێت. بەڵێ ماکەکان بەڕاستی لە ڕاستیدا زۆرن لە هەمویان زیاتر مشکلەتر ئەوەیە کە نەخۆش ئەو جیانەی کە جونگەکان واتە ئەو شوێنانی کە بڵێن لە ملایان لە شوێنی جونگەکان کە دەبێتە هۆی گرژبوون لە دواتر پاش تەرمانجێکەمە تەنگ و چەڵەمەیەکی زۆر لە بۆ نەخۆش دروست دەکات وەروەها ماکی زیاتر گۆشت پیابوو کە پێدرێن هایپەرترۆفیک سکاریان کیلۆید ئەمانە دەبنە بە تایبەت لە دەموچاو ئەو شوێنانە کە دەبێتە هۆی شێواندنی شێوەی نەخۆش لە ڕاستیدا پلەی سووتانەکە دەورێکی زۆری هەیە واتە پلەیەک دەتوانێت پلێ دووی کەم ئەمانە ماک بەجێ ناهێڵن لە زۆربەی کات ماک بەجێ ناهێڵن بەڵام لەوانەیە ڕەنجی پێستەکە تێک بچی هەندێک جار ڕەنگەکەی تۆخ دەبیان هەندێک جار ڕەنگەکەی سپی دەبی ئەمەش ئامۆژگاری نەخۆش دەکەین کە لە 6 مانگی یەکەمی سووتانەکە نەچێتە بەر تشکی ڕۆژ بە شێوەی ڕاستەخۆلەی نەدا و هەندێک چارەسەر هەیە کرێمات هەیە دەتوانین بەکاری بینین و بەڵام ئەوانەی کە پلە دووی قۆڵترن یان پلە سێنە لە ڕاستیدا ماکەکان زیاتر دەبێت دەبتە هۆی گرژبوونی جونگەکان دەبێتە هۆی پەڵە و زیاد بوونی گۆشتی زیاد لەسەر جەستەی نەخۆشەکە بەجێدێڵی و هەندێک زار چارەسەریان بەڕاستی لەوانەیە قورس بێت بەڵام زۆر پێویستە ساڵی یەکەم دووەم چارەسەر لەژێر چاودێری پزیشکیدا بێ چارەسەر زۆرە بۆم پەڵانە بە شێوەیەکی زانستی دەتوانرێت بە ماوەیەکی بەس بەڵام کاتی دەوێت. باشە دکتۆر وەکو دوا پرسیار ئینشاڵڵا هەموو لایەک پارێزراو بن لە هەموو دەرد و بەڵایەک بە تایبەتی سووتان و هەر شتێکی تر کە زیان بە تەندروستی ئینسانەگەێنێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لە سەرەتاترین کاتەکان کە بزانین خوا نەخواست کەسێک سووتاوە ئیتر بە ئاوی گەرمەیان بە ئاگرە بە هەر شتێکە یەکەم فریاگوزاری سەرەتایی کە لە ماڵەوە یان لە شوێنێکە چییە ئێمە ئەتوانین بیکەین تاون و تیمەکانی فریاگوزاری دەگەن یاخود ئێمە ئەو کەسە دەگەین نەخۆشخانە. بەڵێ لە بەڕاستی لە ساتەکانی یەکەم کە نەخۆش گرنگترین شت ئەو مەزدەڕە واتە ئەو شتێک کە دەبێتە هۆی سووتان دوور خرێتەوە بۆ نمونە ئاگرە ئاوە لەم کاتەشدا دەتوانرێ هەندێک جێل هەیە جێلی خاصێ پێدێن ئایس جێلیان ئەوەتە ئاوی احتیادی ئەو ئاوەی کە لە ماڵەوە هەیە بەڵام نابێ ئاوی زۆر ساردیان بڵێن ئاوەکە گەرم ئاوەکی احتیادی لە پلەکی نۆرمال دەتوانێت بە شوێنەکەدا بکرێ و سار بکرێتەوە ئەمە یەکەم شتە دووەم شت ئاگاداری ئەمبوڵانسەکان بکرێتەوە گرنگترین شت ئەوەیە ئەوانێک کە بەهۆی ئاگرەوە دەسووتێن لە چرکەکانی ساتەکانی سەرەتاییدا ئەو غازێک کە دەستە ناوسیەکان یان ئەوەتە دەبتە هۆی ئەستوربوونی بۆڕێکانی هەناسە کە لەوانەیە ببتە هۆی خنکاندن ئەوە زۆر دەبی بە کاتێکی زۆر زوو بگەێنرێتە نەخۆشخانەیان تیمەکانی فریاگوزاری لێ ئاگادار بکرێتەوە. بەڕێز دکتۆر ڕەوەند مشیر حاوێزی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئەمەرجنسی زۆر سوپاس بۆ تۆ جارێکی دیکە دەستان خۆش دەستی تۆ تاوی کارمەندان کە بەهانای بریندارانی ئەم ڕووداوە هات. دەستان خۆش بێ سوپاس کە لەگەڵمان ئامادە بوون. بەڵێ ئەوەی ئەمڕۆ بینیمان لە ماوەی ڕابردوو ئەمە بابەت و تەوەرەکانی ئەمڕۆی بەیانی 24 بوون ئەوەی کە زۆر نیگەرانی کردن بێگومان تەواوی خەڵکی کوردستان و ناوچەکەی نیگەران کردووە ئەم ڕووداوە بوو کە دوێنێ لە
لەم هۆڵی ئاهەنگە لە حەمدانی ڕوویدا جارێکی دیکە نزای شیفا بۆ زامدارەکان و لێ خۆشببوون بۆ ئەو کەسان دەکەن کە گیانیان لەدەستدا. سپاسانەکەین کەێوش لەگەڵ مابوون بەخواتان ئەسپێرین ماڵتانە.